بینر هجا امی نها میوان خوره دوام بکن رزدار علی کریمی شوا و خوش به اف رولا کو پارتی دموکراتی کردستان پدک گرتیه سرخود ایریشا لدجی گریلا دنها حوالی می روزنامه‌وان دوغانجی بالکشان سر لشکرین ترک به جلین وان دردکوین قاده و تخوازن لور بجیب بکن یعنی اف رول بتایبت دمکه دکو دستکفتین گلی کرد لباشور کردستان لباکور کردستان لهر چهار پرچه کردستان گله کرد ایدی دستکفتیان بدست دخه یعنی چوات نرخاندن اف گاویم بفیرنگی سلااو و حرمت لبینەری خۆشەویست ڕوونایی تیوی میوانی هێژایی ڕوونایی تیوی ئەز چەندین جارە لە سەری بەهارانە ئەمە دەبینین کە هێرشە حکوومەتی تورکیا بە چاوساغی لایەنی کوردی بنەماڵەی بارزانی حیزبی بارزانی دێتە سەر کوردستان و دێتە سەر گریداکانی باکووری کوردستان ئەمە نەجاری یەکەمە و نەجاری ئاخریش دەبێت ئەوەی ڕاستی بێت هەموو گەلی کورد دەبێت بزانێت هەموو گەلی کورد دەبێت چاوی کراوە بێت کە بنەماڵەی بارزانی حیزبی بارزانی نە بەرژەوەندی گەلی کورد دەخوازن ئەوان بەرژەوەندی خۆ و بنەماڵی خۆ دەخوازن و ئەوان لە مقابل دوژمنی داگیرکەری تورکدا نۆکەرێک و گزیرێک زیاتر نینە بەڵام لە بەرامبەر بە چالاکوان و خەڵکی خۆی کوردستان شێر و درڕندە دەبن ئەمە دەبێت میلەتی کورد ئیتر ئەوە بزانێت لە هەر چوار پارچەی کوردستان کە ئێمە نە حکوومەتێکی دموکراتیک و سیستمێکی عەدالەت خوازمان هەبێت لە باشووری کوردستان ئەو سیستم و حکوومەتێک کە ئەمڕۆکانە لە باشووری کوردستان هەیە بەڕاستی ئەو سیستمەیە کە لەلایەن بنەماڵەی بارزانیەوە داسەپاوە بەسەر میلەتی کورد میلەتی کورد لە باشووری کوردستان نە لە حاڵەتێکی تەندروستدانە میلەتی کورد لە باشووری کوردستان نە لە حاڵەتێکی عەدالەتخوازی و ڕفادان بەڵکو پەروبوومی ئەوان هەمووی سەروەت و سامانی ئەمگەلە دەدرێتە چەند کەسێک لە بنەماڵەی بارزانی و ئەوان ئەو سەروەت و سامانی میلەتی کوردە حەیت و مەیل دەکەن و ئەوان دەخزمەتی حکوومەتێکی داگیرکەری تورک دادەنێن کە ئەم حکوومەتی داگیرکەری تورک ڕۆڕەکانی کورد براکانمان لە باکووری کوردستان دەچەوسێنێتەوە لە زیندان داوێت و شەڕی براکانی ئێمە دەکات لە باکووری کوردستان ئەمە گەلێک سەرشۆڕیە بۆ لایەنێکی کوردی کە ئەمڕۆکانە دەبینێت کە داگیرکەرێکی وەکو تورک ڕۆڵەکانی کورد براکانی کورد لە باکووری کوردستان دەچەوسێنێتەوە لە زیندان دەکات شەڕ دەکات لەگەڵوان بەڵام ئێمە لە باشووری کوردستان یارمەتی ئەو دەوڵەتە داگیرکەرە دەدەین یەکشت دەبێت خەڵک بزانێت کە دەوڵەتی تورک نە ئەو دەسەڵاتەیە کە بە تەنیا بتوانێت بێت داشووری کوردستان داگیرکە یا بتوانێت قەندیل داگیرکە ئەوە بەبێ هاوکاری لایەنێکی کوردی بەبێ چاوساغی لایەنێکی کوردی کە بنەماڵەی بارزانێ نەمومکینە ئەمە هەموو ئەوە دەزانین ئێستاش هەر ئەو بەیاننامەی کە وەزارەتی دیفاع دوێنێ بڵاو کردەوە کە دەبێژێ بە هاوکاری دۆستانی تورک بە هاوکاری دۆستانی میتی تورکیا ئەوان توانیوانەکە ئەم چالاکیەی دوین و پێرێشەوێ بکەن حقیقەتەوەیە کە خەڵک شکر وشارە من ئەوڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر کەیفی من ساز بوو کە ڕەوەندی کوردی خورتی کورد گەنجی کورد لاوی کورد خوێندکاری کورد لە وڵاتێکی وەکو بریتانیا کە سەرۆکی حکوومەتی هەرێم کە بە ئیسلاکوڕی مەسعود بارزانیە حەسچۆتە لەندەن و ئەم خەڵکە بە ئەو شێوەیە پێشوازیان کرد لە سەرۆکی حکوومەت کە بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ هەموو ڕەوەندی کوردی و دیارە کە ئەوان تێدەگەن کە ئەوانە نەخەمخۆری میلەتی کوردن ئەوانە دیکتاتۆرێک زیاتر نین بەسەر میلەتی خۆیانەوە دەبێت دەستخۆشی بکەین لە ڕەوەندی کوردی لە بریتانیا کە ئەو ڕۆکانە زۆر بە ئازایانە هاتنە پێش سیارە و خافڵەکەی سەرۆکی حکوومەت کە کوڕی ماڵی بارزانێ و بەویان کوت کە تۆ نەمەتلوبی
تۆ بەخێر هاتی و ئەوە گەلێک سپاس بۆ ئەو ڕەوەندی کوردی و ئەس دەخوازم بەڕاستی لە هەر چوار پارچەی کوردستان و لە هەموو قوشبنی دنیاە هەرچی کووردە هەرچی ڕەوەندی کووردە و بە تایبەت لە باشووری کوردستان خەڵک بێتە سەرجاددا خەڵک بێوە قبولی ئەوە نەکا کە بنەماڵەیەک ئاوا بەو شێوەیە هاوکاری دوژمنێکی داگیرکەری کورد بێت و بڕات بەو هاوی بەو بەهارە شەڕێکی ناخوازرا و تووشی ئۆمەتی خۆی میلەتی خۆی بکە لە باشووری کوردستان. ئێستا ئێوە دەزانن کە وردە وردە بەرەو بەهارە وردە وردە بەرەو گەرما دەڕۆین وڵات زەر دەبێ پوش و پەلاش زۆر دەبێت و ئەو تۆپ و هاوەن و موشەکبارانی تورکیا وڵاتی بەرو موزەی خەڵکی فەلاحی ئێمە ئاگر تێبەردەدا و زەر و زیانێکی زۆر بەزێ دێڵێت. حەق وایە ئەمڕۆ لە باشووری کوردستان خەڵک بێت و بڵێت بەسە ئیتر بەسە بەو حکوومەتی دیکتاتۆری بنەماڵی بارزانی. بەێ ڕێزدار علیشخوا نەڕازیبوونێن گەل هەم جوانێن و بەحسێ کرد لە بریتانیا هەم لە گەلێک دەڤەران بتوندی لە دژی سیاسەتên پارتی دیموکرات ینی ددەمێکی de berxwedana gerîla mezin dibe gelek daxuyanî çalakiyên cûr be cûr me got hatin li darxistin çalakiya we bi xwe jî balkişan seriya ciwanan li Brîtanyayê mînaka wê bû ev diyar dibe êdî siyasetên pedekê her ku diçe têk diçin û gelê Kurd wê rastiyê zelal naz dikin û êdî nema dikarin gelê Kurd bixapînin lê car de ji bo ku gerîla bi tenê neyêhiştin di daxuyaniya kongra gel de ew hat gotin ku bêdengî tê wateya mirina gel ji bo wê ji bo ku gerîlayên azadiyê bi tenê nemînin pêwîstî bi çi heye çalakiyên gotên li darxistin tenê têrê dikên yan divê gel hîn zêdetir rabı serpiya û li dijî xetên îxanetê tev bigerin. ئیتر ئێستا هەموو شت ڕوون و شەفافە گەل لە هەر چوار پارچەی کوردستان ئالیە کورد لە هەر قوشبنی دنیاە لە هەموو جیهاندا دەبێت ئیتر ئەوە تێبگا کە دەسەڵاتێکی هەیە حیزبێکی کوردی هەیە کە نەتەنیا لە تەریبە ڕێگای هاوکاری لەگەڵ دوژمنی کورد مناڵ و ژن و مناڵ و گوند و دێنێتە بۆمبارانکردن دێنێتە فرۆکە بۆمبارانکردن لە تەریق بە هاوکاری دوژمنی داگیر کرد بەڵکو لە ناو خۆی وڵاتیش کە باشووری کوردستانە هێزێکی چەوسێنەرە هێزێکی دیکتاتۆرە هێزێکە کە بە چەکوش هێزێکە کە بە زمانبڕین هێزێکە کە بە زندان بە سجن بە ڕاودونان ڕۆڵەکانی خۆی میلەتی خۆی دەچەوسێنێتەوە ئیتر لێرەدا هیچ شتێک نامێنێ بۆ ئەوەی کە ئێمە شەرح بکەین بۆ ئەوەی کە ئێمە میلەتی خۆ وریا بکەین شتەکە لەوە واضحترە کە من و تۆ بین بە میلەت بڵین کە ئەم هێزە چەوسێنەرە ئەو هێزە خائینە ئەو هێزە هاوکاری داگیرکەرە زۆر شەفافە زۆر ڕوونە کەوابێت دەبێت ئەمڕۆکانە هەموو گەل هەموو میلەت بێنە سەرجادە بێنە هاوکاریکردن و ئیجازە بەو هێزی ناوخۆی دۆستی داگیرکەری و هاوکاری داگیرکەری تورک نەدا کە چی دیکە حکم بەسەر میلەتی کووردا بکە ئەم هێزە ئەوڕۆکانە بەداخەوە بەهۆی کەمکاری بەهۆی بێعورزەجی هێزەکانی دیکەی باشووری کوردستان چ لە ئۆپۆزیسیۆن چ لە هێزەکانی دیکەی دەسەڵات وای کردووە ساحەی کوردستان بە تەنیا لە دەستی ئەودا بێت ئەوە بە تاقی تەنێ بریار دەدا ئەوە بە تاقی تەنێ بریاری شەڕ دەدا ئەوە بە تاقی تەنیا بریاری ئینتخابات و هەڵبژاردن دەدا ئەوە بە تاقی تەنیا بریاری ئێتلاف و چوونی بەغدا و دوژمنایەتی بەغدا و ڕۆژێک بەغدا زۆر دۆستە دەستی داستۆ کردو زۆر ئەوەیە ڕۆژی دواتر دەبێتە دوژمن هەر ئەو ڕۆکانە ئەم سەرۆکەی بەناوی سەرۆکی حکوومەت کە کوڕی بارزانێ لە لەندەن لە لێدوانێکی گەرێک گرنگدا دەبێژێ کە ئەمە لە بەغدا نەدۆستی کووردە بەغدا نەزانم چی یعنی دوژمنایەتی خۆی لە لەندەنیەوە لەگەڵ بەغدا ئێعلان دەکا دواتر دێ دیسانەکانە هەیئەت بە دوای هەیئەتدا وەفد بە دوای وەفددا دەچن بۆ بەغدا و دەپاڕێنەوە لە بەر شیعە و سوننەی بەغدا کە بێت مەعاشی وان بدا
ئەمە ئیتر میلەت دەبێت تێبگات چاویوی بکرێتەوە چاویوی ئاوەڵە بێت کە ئەمانە نە سیاسەت دەزانن و نە مەبەستیان عەدالەتە دابەنزرانی عەدالەت و دموکراسیە لە ناو کۆمەڵانی خەڵکی کووردا ئەوان تەنیا و تەنیا دەفکری تاڵان و دزی بەرووبوومی میلەتی کوردان ئەوە تا تۆ دەبینی کە ئەم هەموو نەوت بە 6 دۆلارە دەوات دەبێتە 120 دۆلار ئەوان مەعاشی خەڵک هەر دەزن گومرگەکان بە میلیارد گومرگ دێت ئەوان هەر دەیدزن یعنی ئەوە تۆ هەمومان ئەوەی دەزانین ئێستا تۆ لە یەک هاوڵاتی سەر جادەی باشووری کوردستان لە زاخۆ لە هەولێر لە سلەیمانی بێی بپرسی ئەو زۆر باش پێت دەڵێکە بەرووبوومی ئەم تاچی هاوڵاتی کورد لە ڕۆژهەڵا لە باشووری کوردستان دەدزرێت رێزدار کەریم چالاکییا جوانên کورد li Londonê li beramberî Mesrûr Barzanî meretkarî bê jî gava destpêkê êdî gel dibe ku rê ji raperîn û çalakiyên hîn mestir bi taybet jî li Başûrê Kurdistanê û li derveyê welat jî li dî jî siyasetê wan rabe زۆر درەنگە من دەبێژم زۆر درەنگە دەبوو زووتر کرابایە دەبوو ئەمڕۆکانە لە هەموو شار و شارۆچکەی سەرتاسەری دنیا و سەرتاسەری کوردستان ناو شارەکانی باکوور ناو شارەکانی ڕۆژهەڵات کۆمەڵانی خەڵک وەکو ڕەوەندی کوردی لە لەندەن بێنە سەرجاددا و هاوار بکەن دز بەستە دز وەکو ئەوەی کە ئەوڕۆ خورتی کورد لە لەندەن هاواری دەکرد یعنی دەبێ ئێمە پێیان بڵێن ئەمڕۆکانە کە ئێوە نەدۆستی میلەتی کوردن ئێوە دوژمنی میلەتی کوردن ئێوە نیزامێک دەتانەوێت لە کووردا بمەزرێنن کە پێی دەڵێن نیزامی ئیستبداد نیزامی دیکتاتۆری هەر ئەو نیزامەی کە ئەتاتورک هەیبووە حکوومەتی تورک هەیبووە ئۆردوغان هەیەتی سەدام حوسێن هەیبوو شای ئێران هەیبوو میلەتی کورد لە مێژە کوێتی نابوو ئەو نیزامانە لە مێژە کوێتی ئەمە ئەو نیزامانەمان نەگەرەکە ئەوان ئەو ڕۆکانە دەیانەوێت ئەینی نیزامی سوڵتانیژنا ئەوان ڕازیم بەوەی کە والی سوڵتانی عوسمانی بن نەک ئەوەی کە بێن گەورەی میلەتی کورد بن ئەوان بۆ گەورەی میلەتی کورد نابن ئەوان دەیانهەبێت نۆکەر و گزیر و والێکی ڕێزدار عەلی ببوورە هات فێمکردن دەما